زور سپاس. فەرموو. کردنەوەی هۆشیاری تاک دەربارەی ئەم گرفتە بۆ دیاریکردنی چارەسەری زۆر بەکارهێنانی ینی زیادە لە حەد بەکارهێنانی سەرچاوە سروشتیەکان وزە و سوتەمەنیەکان وەکو گاز و نەوت لە ڕۆژگاری ئەمڕۆیە و هەروەها زۆربوونی ژمارەی دانیشتوانی گۆی زەوی و لەلایەکی کەوە لە ئەنجامی ئەم زۆربوونی ژمارەی دانیشتوانە هەوڵی مرۆڤ بۆ دابینکردنی پێداویستیەکان و هەنگاو بە هەنگاو پەرەسەندنی تەکنۆلۆژیا و چالاکی پیشەسازیەکان وای کردووە کە مرۆڤ هۆکارێکی گەورە بێت بۆ ئەوەی کە ژینگەکەمان پیس ببێت لەلایەکیکەوە بەهۆی ئەو چالاکیە سروشتیانەی کە هەمانە و چالاکی پیشەسازیانەی کە هەمانە بڕینی دارستانەکان ڕێژەیەکی زۆر دوانوکسیدی کاربۆن و گازە گەرمخانەیەکان بەعام دەرئەدرێت و لە بەرگە هەوای زەویە کۆ ئەبێتەوە. ئەم چالاکیانە ئەگەر بە ئەم شێوازە بەردەوام بن تا بەپێی پێشبینیەکان تا ساڵی 2100 مەترسیەکی گەورە بەرۆکی مرۆڤایەتی ئەگرێت هەرچەند لە ئێستاشە مەترسیەکە هەستی پێ ئەکرێت بەڵام ئەگەر هەر بە ئەم شێوازەی کە ئێستا بەردەوام بین لە خراپترین حاڵەتە 4 پلە لە ئێستا گۆی زەوی گەرمتر ئەبێت و ئەمە کارەساتە لەبەرەوەی بەپێی توێژینەوەکان لە قەرنی ڕابردووە بە بەراورد لە قەرنی ڕابردووە ئێستا گۆی زەوی 1.2 دەرەجە گەرمتر بووە و بۆ کۆتایی 2100 ئەکرێت ئەم 1.2 دەرەجە ببێ بە 4 دەرەجەوە ئەمە کارەسات ئەخولخێنێ لەبەرەوەی بەهۆی ئەم گەرمبوونەوە ئاستی زەریاکان بەرزە بێتەوە بەرزبوونەوەی ئاستی زەریاکان و ئەم پلە گەرمیە زۆرە بە ملیۆنان کەس ماڵەکانیان لەدەست ئەیەن و ئەنواعی جۆرەکانی ئاژەڵ و ڕووەک لەناو ئەشن. چالاکیەکانی مرۆڤ لە واقع چۆن ئەبێتە هۆی ئەوەی کە زەوی گەرم ببێت گازە گەرمخانەیەکان ڕۆڵێکی گەورەیان هەیە بۆ گەرمبوونی زەوی کە بریتین لە 3 جۆری سەرەکی گازی میسان گازی دوانوکسیدی کاربۆن و ئۆکسیدی نایترۆژین. زۆرترینی ئەو چالاکیانەی کە مرۆڤ ئەیکات لە پیشەسازیە بەکارهێنانی وزە و دروستکردنی وزە و هەروەها بەکارهێنانی گازی دوانوکسیدی کاربۆن دروست دەکات کە ئەمە بەڕێژەی لە 170 گەرمبوونی هەوا ئەکەوێتە ئەستۆی گازی دوانوکسیدی کاربۆن و ئەم چالاکیانە بەشێکی کە لە چالاکیەکانی مرۆڤ ئێمە ئەڵێن کشت و کاڵ و ئەزانین کشت و کاڵ ئەتوانێت خۆی چارەسەرێک بێ بۆ ژینگە لە حاڵێکە چالاکی هەڵەکانی ئێمە خراپ بەکارهێنانی ژینگەکەمان بۆتە هۆکاری ئەوەی کە هەر بە کشت و کاڵیش بتوانین زەرر بدەین لە ژینگەکەمان بە شێوازێکە ئێمە ئەتوانین بڵێن ئاژەڵداریەکانمان بەهۆی دەردانی گازی میسانەوە ساڵانە هەر سەر مانگایەک ئەتوانێت 250 بۆ 500 لیتر گازی میسان خاڵی بکاتە ناو هەوا دەربدرێت بۆ ناو هەوا و ئەمە حسێب کە بەپێی ئەو ژمارە زۆرەی ئاژەڵداری کە هەیە ئەو ژمارە مانگانە کە هەیە کە لە بەکۆی گشتی ئێستا 1 میلیارد و 400 مانگامان هەیە لە کۆی گشتیە حسێبکە بە چ کارەساتێکە کەواتە ئەکرێت بڵێن یەکەم هەنگاو ئەتوانێت کە بە کەلتورکردنی چۆنێتی خۆراکمان بێت کارکردن لەسەر کەلتوری خۆراکیمان بۆ نمونە کەم خواردنی گۆشت و ڕووکردنە سەوزەواتەکان خراپ مامەڵەکردنی مرۆڤ لەگەڵ زەوی و ژینگەکەیە ئەتوانێت هۆکاری زۆر لە دیاردە سروشتیەکانی وەک بوومەلەرزە وەک لافاو وەک وشکە ساڵی وەک زریانەکان یان وەک توانەوەی بەستەڵەکی جەمسەرەکان بێت ینی ئەمانە ئەتوانێت چونکە کاتێکە پلەی گەرمی هەوا گەرمتر ئەبێت هەرچی گەرمتر ئەبێت ئاستی دەریاکانیش بەرزتر ئەبێتەوە بە بەرزبوونەوەی ئاستی دەریاکانیش کاریگەری لەسەر زەوی و لایەرەکانی زەوی دروستە بێت و ئەم کارەساتانە ئەخولقێت.